ئەو کۆنفرانسێکی زانستیە و بۆ جاری دووەم لە شاری هەولێر لەلایەن لقی سندیکای پزیشکانی دانی کوردستان لقی هەولێر ئەنجام دەدرێت بە ئامادەبوونی 6 وانەبێژ لە ناو کوردستان و لە ناو عێراق بەکامل لە خوار و ناوەڕاست و هەرێمی کوردستان و ئامادەبوونی زیاتر لە 8 وانەبێژی دەرەچی لە وڵاتانی دراوسێ و ئەوروپا و بەشداریان کردووە. طبعاً مەبەستی سەرەکی لەم ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسانە هێنانی دوا تەکنیک و زانیاری تایبەتە بە پزیشکی دان بۆی زۆربەی پزیشکانی دان کە ئێستا ژمارەی پزیشکانی دان لە کوردستان زیاتر لە 4000 پزیشکی دانە لەوانەیە نەتوانن هەمویان سەفەر بکەن و بتوانن بگەڕێن بە وڵاتاندا. ئێمە بە شێوەیەکی گشتی لە ڕێی کۆمپانیەکان و وانەبێژەکان هەموو ئەو زانست و تەکنیک و ئامێر و کەلوپەلی پزیشکی دان ئەمڕۆ لێرە نمایش دەکرێت و بە محاضەرەکانیش تەقدیم دەکرێت. بۆیە ئەگەر سیرکەیت لەم شوێنەکە تەنها ئیقبالێکی ئەوەندەی لەسەر 1500 کەس بەشداری کردووە، شوێنی دانیشتن و ئەوانە کەم بووە حتا بۆ شەریکەکان. بۆیە ئێمە بڕیارماندا لە ساڵی داهاتوو کە لە شوێنێکی گەورەتریش ئەنجامی بدەین بۆی بتوانین هەموو پزیشکانی دان لێ سوودمەند بن.